ئێوارەتان باش ئازیزان و خۆشەویستان دڵخۆشین لە ئێوارەیەکی ترش لەگەڵەوەی خۆشەویستە بەردەوامە بین و کەزانین کە لە بەرنامەی ڕۆژین بەڕاستی هەموو ئێوارانێک با کۆمەڵێک پرس و بابەتی تایبەتەوە دێنە خزمەتتان چا بە خۆشحاڵەوە ئەم ئێوارەش لەگەڵ شیرن باسی بابەتێکی گرینگەکەین میوانێکی ئاسش لێرە میوانە بێ شیرن ئێوارەت باش باش وەک ئەزانین کە وەگوتمان بەرنامەی ڕۆژین هەر جایی لەسەر پرس و بابەتێکە وەستێ بەڕاستیان لەجا بابەتی پەروەردەیە هونەریە پزیشکیە ئیتر بابەتە کۆمەڵایەتەکانە دەروونناسیە کۆمەڵناسە هەموو زانستەکان بەسەرەکەینەوە بەڕاستی ئەم ئێوارەیە بە شێشی گشتی باس لە شانۆکەین لە شانۆشە باسی ژانەرێکی تایبەتی شانۆیەکە ئەگەر ئاوڕێک لە مێژوومان بدەینەوە لە مێژوو لە ئێستاش بدەینەوە بەڕاستی ئەبینین کە هونەری شانۆ ئەو ڕێچکە تایبەتیە بووە کە هەمیشە بۆ هۆشیارکردنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ زۆربەی پێگەیاندنی تاکە لە پەروەردەیە بۆ هەرێک لەوانە بەکار هاتووە و بە شێو لە شێوەکان وەکو ئاوێنەیەک بوو بۆ گەل کە ناسۆرەکان و نەهامەتەکانی بەیان کردووە زۆر جار وەکو چارەسەری کێشەکان بەڕاستی دەرکەوتووە شانۆ بەڕاستی ئەو هونەرە تایبەت ئەو هونەرە نییە تەنها بۆ کات بەسەربردن بێ نا بەڵکو بۆ ڕۆشنبیریە بۆ هۆشیاریە بۆ ئیتر هەرێک بۆ چەسپاندنی هەستە نیشتیمانیەکانە بۆ هەرێک لەو بابەتانێت جا بەڕاستی لە ئێستاە بەوەی پێشکەوتنی زانست و تەکنەلۆژیا و هاتنی هەرێک لەو بابەتانەوە بەڕاستی هەرێک لەو پرسانە فۆکسمان لەسەری کەم بووتەوە تەنها پرسی شانۆ نییە پرسەکانی ترشە بەڵام مای خۆشحاڵەیە بەڕاستی شانۆ هەمیشە بەهۆی ئەو سەرقاڵیەشەوە بەڵام لە مەیدانەکە زۆر زۆر بە باشی ماوە بەردەوام پەیامەکانی خۆی گەیەنێ بەردەوام شانۆ لە جێگاکان بەردەوام ئەیبینین کە شانۆ کرێ و هەرێک لەوانش پەیامی تایبەتی خۆیانێ بە شێوەیەکی گشتی ئەبینین کە بەڕاستی شانۆکان پەیامی گشتی شانۆکان هەمیشە محیبەت و یەکڕێزی و خۆشەویستی و پێگەیاندن و هۆشیاری و هەرێک لەو بابەتانە بووە ئیتر زۆر پرسی و بابەتی تر هەیە کامڕۆ لەسەر شانۆ ئۆستین بزانین شیرن لای تۆ چی هەیە لەسەر شانۆ بزانین هەمومان پێمان بێت لەسەرەوە کۆکین ڕێبین کە شانۆ یاخود هونەر زمانێکی هاوبەشی جیهانیە بۆ ڕاگەیاندن یاخود بۆ پیشاندانی هەر بابەتێک هەر وێنایەک مرۆڤ دەتوانێت لی تێبگات بەبێ ئەوەی زمانەکەش بزانێ پرسی ئەم ڕۆمان هاوکارم زۆر جوان باسی شانۆی کرد و شی کردەوە باشێکێکە لەو هونەرە بە پێزانەی کە مرۆڤ دەتوانێت دانی شێربەتیاری بۆ ماوەی چەند ساعاتێک ئەگەر شانۆکە بێدەنگیش بێت بەڵام تێڕوانینێکی قوڵ یاخود بیباتە نێو خەیاڵێکی قوڵەوە پرسی سەرەکیەم ئێوارەیەمانەوەیە کە ئێمە بەڕاستی بۆ شانۆی بەرەنگاری چیمان کردووە باشە تا چەند لەسەر دۆزەنەتەوایەتەکانی خۆمان یاخود ئەو وێنانی کە لە کۆمەڵگادا هەبوون هەستی بەرەنگاریمان پیشاندەوە ئێمە ناکرێت دایمە لە کۆمەڵگادا کە شتێک گەڵاڵە دەبێت و ڕیز دەبێت چەپڵەی بۆ بکوتین یاخود بڵێ وەڵاهی جەماعەتی ئەشەت و مابیلاین ئەو ڕێشکە هونەریانی کە هونەرمەندان بەکاری دێنن دەبێت زمان حاڵ یاخود زمان شاهیدی ئەوە بێت کە ئایا گەلەکە نەتەوەکە تیمەکە خێڵەکە تا چەند لەم بابەتە ڕازین ئەگەر مرۆڤ نەتوانێت بە ناڕەزایەتی دەربڕین بگا بە ئەنجام ئێخۆ دەبێ هونەر تەداخولێک بکات و بابەتەکە بگەێنێت بە ئەنجام تەواوی جیهان هەموو جۆرە شانۆکان هەموو پرەنسیپە شانۆیەکانی تادا بەکار هاتووە لە هەر شوێنێکی جیهاندا ئەگەر جەنگێک هەبوو بێت ئەگەر ناکۆکیەک ئەگەر ناحەقیەک هەبوو بێت ئەوان لە ڕێگەی ئەفسانەیەکە و لە ڕێگەی شانۆیەکە و لە ڕێگەی دیێڕەشارێکەوە توانی ویانە و بەرەنگاریە پیشان بن ئێمە زۆرەکە بچووکەینەوە بۆ کۆمەڵگای کوردەواری خۆمان بچووکتر بۆ ناو شاری کەرکووک باشە تا چەند لە بواری شانۆی بەرەنگاریدا یاخود هونەری بەرەنگاریدا کارمان کردووە و یاخود کاری لەسەر دەکەین و چەندە بووەتە پەرچەکاردانەوە بۆ هەموو ئەو نەنگی و ئالەنگیارانی کە بەرامبەر میلەتەکەمان و نەتەوەکەمان دەکرێت و توانیومانە وەڵامی باش وەربگرینەوە بە خۆشحاڵیەوە بۆم ئێوارەیە شانۆکارێکی بەتوانە مامۆسایەکی خوێنشیرین هەم بەتوانە وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە بۆمانشی دەکاتەوە کە تا چەند لە بواری شانۆی بەرەنگاریدا کارمان کردویش مامۆستا مەریوان زەنگەنە بە خۆشحاڵیەوەم ئێوارەی لەگەڵدا بەش کردین مامۆستا ئێوارە باش ئێوارەتان باش خێر هاتین باش ئێوارەی بینەران باش زۆر سپاس بۆ ئەم پێشوازیە بۆ ئەم بەرنامە جوانە زۆر زۆر سپاس مامۆستا سپاس بۆ کاتی خۆت بەخشی شیرین باسی شانۆی بەرەنگاری کرد پێم بڵێ جیاوازی نێوان ژانەری شانۆی بەرەنگاری لەگەڵ شانۆکانی تر چییە؟ بەڵێ هەڵبەت ئێمە کۆمەڵێ لە شانۆیە کۆمەڵی قوتابخانە و تەوژممان هەیە کۆمەڵی ڕێبازمان هەیە ئەمانە هەموو زادەی ئەو سەردەمانن کە تیا
دروست بووە یعنی ضرورەت وای کردووە کە ئەو ژاندانە ئەو ڕێبازانە دروست بن یعنی لە سەرەتا لای یۆنانیەکان 3000 ساڵ لەمەوبەر قوتابخانەی کلاسیکی کۆن هەبوو ئەو زیاتر پێیوەست بوو بەوەی باسی شانۆنشی ئاینی بوو زیاتر پەیوەندی مرۆڤ بە خواوەندەوە و بە ئاینەوە دواتر دوایەوەی کە ئاینی بڵێن مەسیحی هات کریستانەکان پێیان قبوڵ نەبوو کە شانۆ هەبێ هەر شانۆکانیان داخست لە ڕۆما دواتر جارێکی تر خۆیان کڵێسە خۆیان چوونەوە شانۆیان لە ناو کڵێسەکان زیندوو کردەوە و نمایشی شانۆیانە کرد جارێکی تر شانۆ دەرچووە دەرەوە لە کڵێسە و بەرەو پێشچوو وردە وردە بە ئاقاری ترە ئەڕۆژ توای لێ هات زیاتر پێویست بوو کە باس لە شتی ئاینی نەکرێ باس لە شتی سەردەمیانە بکرێ بابەتە سەردەمیەکان و کێشەکانی تاک لە ناو کۆمەلگا کێشەکانی تاک لەگەڵ دەسەڵاتە کێشە سیاسیەکان کێشە ئابوووریەکان کێشە کۆمەڵایەتیەکان ئەوە بوو ئیتر زیاتر بەرەو ڕیالیزم چوو قوتابخانەی ڕیالیزم زیاتر بەرەو پێش چوو بە تایبەت لە رووسیا لە دەستی چیخۆف و ئەو نووسەرانەی تر بەرەبەرە وای لێ هات ئیتر واقعەکەش وای لێ هاتبوو پێویست بوو بە گۆڕانکاری لەبەرەوەی ژیان بەرەو پێش ئەچێ لەگەڵ هەموو گۆڕانکاریەکە لە ژیان لە سیستمی سەرمایەداری بێ لە سیستمی مادی بێ معنەوی بێ فکری بێ لە هەر سیستەمەکانی بێ لەم سیستەمانی کە لە ژیانە هەیە لە تەکنەلۆجیا بێ پێویست بەوە ئەکا کە گۆڕانکاری بێ بەسەر ئەدەب و هونەرە هەمیشە هونەر و ئەدەب ڕنگدانەوەی کۆمەلگا بوون ئەو ڕێچکێشیان لەگەڵ یا ڕۆشتونە هاوڕێن پێتان وایە مامۆستا پێت وایە دەبێت هونەر بەشێکی گشتی تر شانۆ بێت شعر بێت نووسین بێت زمان حاڵی ئێستای میلەتونەتەوەکەی بێت دەبێت وا گونجاو بێت بە دڵنیاییەوە ئێستا ئەم گۆڕانکارانەی کە هاتووە بەسەر ئەو قوتابخان و تەوژمە شانۆیانە ئەوە دلیلێکی کافیەکەوە ئێمە بڵێن تۆ ئەبێ سەردەمیانە کار بکەیت لەگەڵ هەر سەردەمێک و پێشکەوتنێک و گۆڕانکارەکانە ئەبێ تۆش خۆت بگۆڕی خۆت ئەبدەیت بکەیتەوە خۆت تازەکەیتەوە اینجا دواتر لە دوای ئەوە زیاتر کێشەکان بوون بە سیاسی لە ناو کۆمەلگا کێشەی جەنگە جیهانی بە تایبەت جەنگی جیهانی وای کرد کۆمەڵێ لە شانۆکاران بیرکردنەوەیکی جیاوازیان هەبێ بۆ شانۆ بیرکردنەوەکەیان ئەوە بێ کە چۆن ئێمە شانۆ لە ڕێی شانۆوە ڕێنمایی خەڵک بکرێ و خەڵک وا لێ بکرێ زۆر بە ئاگا بن لە وردەکاریەکانی ئەو بارودۆخە سیاسی کە ڕوو ئەداکەوە ئەکا جەنگەکان بەرپابن و خەڵکی بێتاوان لە ناو بچێ ئەو قات و قوڕەی کە لە ناو کۆمەلگا هەیە ئەو کۆمەڵ بەکوژیانەی کە لە جیهانا کراوە لە زۆربەی وڵاتەکان هەڵبەتە ئێمەش بێبەش نەبووینە لەوە بەشێکی زۆری ئەو بە کۆمەڵ کوژیە و ئەو ڕەشبگیریە لە ناو کۆمەڵگەی ئێمە بووە لە بەریتانیا کۆمەڵێ شانۆکار دەرکەوتن هەڵبەت بە ناوی شانۆی ئەلاحتیجاج والغەضەب یا شانۆی بەرەنگاری و تووڕەیی ئەوانە تووڕەبوون لە دەسەڵات تووڕەبوون لەو سیستمە سیاسیانی کە حکومڕانیانە کرد لە کۆمەڵگە ئیتر لەو بارودۆخە قورسەی کە جەنگ سەپاندوێتی بەسەریانەوە ئێمە باسی سەرەتای سەدەی 20 دەکەین بۆ 1920 بەڵێ ئەمە شانۆیەکی زیاتر پێشکەوتوو بووە لە شانۆکانی تر و زیاتر هەوڵی داوە شانۆیە بێ بچێتە ناو خەڵکەوە لەگەڵ خەڵک مامەڵە بکە چ لە دەرەوەی هۆڵی شانۆ چ لە ناو شانۆ نەناهۆڵی شانۆ نمایشەکانیان کردووە زۆر جاریش نمایشەکانیان شێوازێکی کۆمیدی وەرگرتووە یاخود ڕەخنە ئامێز و تەنز ئامێز بووە هەوڵیان داوە پەیوەندیکی ڕاستە و خۆ بە بینەرەوە بکەن باش ئیتر لەگەڵ بینەرە بە تەواوەتی تێکەڵ بوونە جاری وا هەیە گفتوگۆ دروست بۆ لەگەڵ بینەرە جاری وا هەبووە بینەر لەو کاتەیە مەسەن بڵێن نییە زۆر حەماسی هەستاوە دەستی کرۆ بە هوتافدان دەستی کرۆ بە هاوارکردن
دوای ئەوە ئێمە تەنانەت ئەڵمانیا کۆمەڵە شانۆکار هەبوون مەسەن بۆ نمونە برێخت و بسکاتۆر ئەوانە زیاتر لە شانۆی سیاسی ئیشیانە کرد شانۆیەکیان هەبوو داستانی بۆ ئەو شانۆیە زۆر جار فیلم و دۆکمنتاری بوو فیلم و وەسائقی دۆکمنتی پیشانەدا بۆ خەڵکی ماوەسان ناوەڕۆکی شانۆی بەرەنگاری تەنها بابەتی نیشتیمانیە یاخود بابەتە کۆمەڵناسیەکانشە یاخود دیاردێکی کۆمەڵایەتیشە باسی تەنها بابەتی نیشتیمانیەکە یاخود وەگوتم دیاردێکی کۆمەڵایەتی ڕۆدا بێتە خانەی کۆمەڵناسیەوە ئەوەش ئەگرێتەوە یاخود تەنها بابەتی نیشتیمانیە بە دڵنیاییەوە ئێمە شانۆ بەگشتی لە سەرەتاوە کە دروست بووە بەرەنگاری بووە باشە بەرەنگاری واقعەکەیە بە هەموو بەشەکانیەوە بەڵام ئەم شانۆی کە ئێمە باسەکەین زیاتر شانۆیەکی سیاسیە باش شانۆیەکە دش بەو سیاسەتانە ڕەوانەی کە ئەکرێ لە وڵاتەکانە لە جیهانە بەرامبەر بە مرۆڤ مەرج نییە ئێمە مەسەن بڵێن تەنها شانۆیەکی سیاسیە و تەواو ئەمە هەڵبەت ئەم سیاسەتەی کە ئێمە باسیەکەین ڕنگدانەوەی بێ لەسەر کۆمەڵگە لەسەر ژینگە لەسەر تاکەکان لەسەر پەیوەندیە مرۆیەکان لەسەر زانست بەکارهێنانی خراپ بۆ زانست ئەمانە هەموو باسەکرێن لەو هەڵبەت نمایشانەیە ئەمانە بوو یانی وای کرد ئەم هۆکاری جەنگی جیهانی و ڕنگدانەوەی جەنگ لەناو کۆمەڵگە لە جیهان وای کرد کۆمەڵێ لەم شانۆکارانە هەستن بەم شێوازە کار بکەن و بەرهەڵستی بکەن لە ناو شانۆکەیانە و داکۆچی بکەن لە مرۆڤ و لە مافە ڕەواکانی مرۆڤ و هەڵبەت لە کوردستانی خۆشمانە ئەو شێوە کارکردنە هەبووە و تا ئێستش بەردەوامە ئێمە تەنانەت لە شاخیش کۆمەڵێ شانۆکار هەبوونە لە شۆڕشی نوێ نمایش شانۆیان پێشکەش کردووە جگە لە مۆزیک و سرود جگە لە لایەنی ئەدەبی دواتریش لە هەفتاکانە لە کەرکووک ڕەوانشاد هەڵبەت جیهاد دڵپاک و کاک عەلی کەریم تەمەنی درێژ بێەوە ئەو برادرانی لەگەڵیان بووە کۆمەڵێ نمایشی شانۆیان کردووە و هەندێکیان بوونە بە وەکەڵێن تەمسیلی یا درامای تەلەڤیزیۆنی دواتر نمایش کراوە وەک بەهاری دزرا و وەک مەرەزا شانۆگەری تەقینەوە کە برا بۆ بەغا لە فستیڤاڵی شانۆی کوردی فستیڤاڵی کوردیە یەکەمی هێنایەوە ئەمانە هەموو یعنی دەستپێک بوونە بۆ ئەوەی کە شانۆیەکی بەرەنگاری دروست بێ لە کوردستان هەڵبەت شارەکانی ترش بێبەش نەبوونە لەو بەرەنگاریە یعنی لە سلێمانی لە یەکێ لە فستیڤاڵەکانە لە فستیڤاڵی شانۆی کوردی یەکێ لە ڕەخنەگرەکان کە خەڵکی کەرکووکە بە ڕەگەز عەرەبە بە ناوی عەواد عەلی لەوێ قسەی کردووە لەسەر فستیڤاڵەکە وتوێتی کورد لەبەر ئەوەی قەزەیەکیان هەیە و قەزەکان ڕەوایە شانۆ لایەن زیندووە و نامرێ لەسەر ئەوە ڕژێمی ئەو کاتە گرتویانە و بردویانە و لێپرسینەوەیان لێ کردووە ئەمە ئەوە ئەگەیەنێ کە ئێمەی کورد شانۆکەمان شانۆیەکی بەرەنگاریە بەردەوام بەرەنگار بووینەتەوە لەگەڵ دەسەڵاتە مامۆستا دەڵێ ئێمە بەرەنگار بووین لەگەڵ دەسەڵاتە یەکێک لە نووسەرە جیهانەکانە لە دێڕێکا زۆر جوانەوەڵێ ئەڵێ تایەکو ئێستا هیچ سیاسێکی ڕۆشنبیرمان نییە سیاسێک نایە دانیشێ سێری شانۆیەک بە کتێبێک بخوێنێتەوە ببوورە بەڵام ئەمە واقعا ئێمە شانۆی بەرەنگاری ئەنجام بدەین یاخۆ شانۆی بەرەنگاری پێشکەشەکەین بۆی میلەت بە ئاگا بێتەوە لەو دۆخی کە هەیە و ناڕەوایە یاخود بۆی سیاسیەکان بە ئاگا بێنینەوە پێیان بگەێنین بە ئەوان طبعا ئەم قسەیە شیرن بۆ ئێرش ڕاستەوە نیە بەڵێ بۆ ئێرشە ئەو کۆی جیهانی شەڵە من بۆ ئێرش ناوزەندیەکەم ئێمە سیاسێکی ڕۆشنبیرمان نییە بەڕاستی ڕەنگە کۆمەڵە سیاسیمان هەبێ ڕۆشنبیر بن لە بەڵێ و هەندێکشیان دێن ینی کەم تا زۆر هەندێکیان دێنە ناو نمایشەکانەوە کۆنسرتەکانەوە گەلەریەکانەوە و هەندێکشان هاوکاری ئەکەن بەڕاستی هاوکاری شانۆکارەکەن بۆ کارە هونەرەکانیان من ئەمێ ئەوە بڵێم یعنی یەکێ لە یادەوەرەکانم
لە ناوەندی ئیمام قاسم بووم لەوێ هەڵبەت لە هەفتاکان و لە هەشتاکان بەردەوام لە قوتابخانەکانە نمایش شانۆی هەبوو من لە سەرەتایی ئیشم کردووە لە شانۆ و لە ناوەندیش شانۆگەرێکمان پێشکەش کرد بە ناوی دەرەبەگەوە کۆمەڵە خەڵکی گەنجمان لەگەڵا بوو کە دواتر هەندێک لەو گەنجانە ئێستاش ینی شوێنی پێگەی خۆیان هەیە هەندێکیان زیندان سیاسین هەندێکیان ئێستا خەڵکی ڕۆشنبیرن و خەڵکی سیاسی ڕۆشنبیرن یەکێ لەوانە کاک عەلی قەڵاییە لەگەڵمانە ئیشمانە کرد پێکەوە یادی بەخێر و لێرە سڵاو ڕێزمێ بۆی لە کاتی نمایشەکە نیان هێشت نمایشەکە تەواوکەین لەبەرەوەی نمایشەکە هەستیان کرد لە کاتی نمایشەکەی کە ئەمە سیاسیە و باسە دەسەڵات و ڕژێمەکە ئەمە ئەوە ئەگەێنێ کە بەردەوام شانۆی سیاسی شانۆی کوردی شانۆیکی سیاسی بووە ئەگەر کۆمەڵایەتیش بوو بێ بەڵام لە ڕوویەکی ترەوە هەر پەیوەندی هەبوو پەیوەندێکی ژێربەژێری هەبووە لەگەڵ لایەنە سیاسەکە لەبەرەوەی ئێمە نەتەوەیەکین چەندین ساڵە هەوڵەدەین بۆ ئازادی و چەند شۆڕشێکمان کردووە ڕاستە شۆڕشەکانمان لە ڕووی مادیەوە سەرکەوتونەوە بووە بەڵام لە ڕووی معنەوە زۆر سەرکەوتوو بووە ینی شۆڕشی شێخ سەعیدی پیرانە یا شۆڕشی قازی محەممەدە یا شۆڕشەکانی ترە کە مەسەن بڵێن کۆماری سوورە ئەمانە هەموو سەرکەوتوو بووینە ئێمەتیا و دواترین شۆڕشی کە ئێمە کردومانە بەر لە ماوەیەکی کەم لەمەوبەر بوو کە شۆڕشێکی کوردی بوو سەرانسەر کوردستانی گرتەوە و هەموو پێکەوە هەستین و بە هەموو جیهانماوت نە بەسە ئیتر ڕاوەستن دێرە ئێمە چیدی قبول ناکەین ئەم زۆڵ مستەمە قبول ناکەین زۆر باشە و گەورەترین نمایشی شانۆیش بوو لای من ئەوە بەڕاستی زۆر باشە مامۆستا باب تۆزێکە بابەتەکە بگۆڕین بۆ شتێکی تر ئێمە لە شەعرا بۆ نمونە ئەگەر بەراوردەکە بە شەعر بکەین بۆی بە شانۆ بکەین بۆ لە شەعرا ئێمە قۆناغەکانی ڕێبازە ئەدەبیەکانوانێ بۆ نە ڕێبازی کلاسیزممانێ شاعرانی کلاسیزممانێ دوای کلاسیزمە گۆڕێ بۆ ڕۆمانتیک دواتر بۆ ڕیالیزم دواتر پەرناسیزم و ئیتر سەرجەم ڕێبازە ئەدەبیەکان و جیا شەکرێتەوە بۆ منە شعری کلاسیزم جیاکرێتەوە بە کۆمەڵک تایبەتمەندی خۆی ڕۆمانتیک بە هەمان شێوە ریالیزم بە واقعی و هەرێک لەو بابەتانە تا ڕادەیەک بەڕاستی لە چیرۆکشە تا ڕادەیەک هەیە بەڵام زۆر کە مەڵم لە ڕۆمانەش نیمانە بەڕاستی چکە تەمەنی ڕۆمان لە ئەدەبیاتی کوردی شاکەمە ئایا لە شانۆیە ئێمە ئەو ڕێچکە تایبەتەمان هەیە یاخود ڕێچکێکی کوردیمان هەیە لە شانۆیە کە پێی بناسرینەوە لە جیهانە ئێمە وەک لایەن مێژوەکە ینی ئەو تێکستانی کە نووسراونەتەوە سەردەمی کۆن مەسەن بڵێن وەک کلاسیکیاتی شانۆی کوردی جیاکرێتەوە لەوانی کە ئێستا مۆدرێن ئەنووسرێتەوە بەڵام وەکو ڕێچکەیەکی تایبەت یا شانۆیەکی نەتەوەیمان نییە ناتوانین بڵێن ئەمە شانۆی کوردیە وەک چۆن ئێمە شانۆی فەرەنسیمانێ کاڵە شانۆی فەرەنسی ئەڵێن مۆلێر بەچی ئەناسرێتەوە بە گەورە شانۆکارەکانیان بە نووسەرەکانیان ئەم دەردان پێدانان و دەربڕینە بەڕاستی مامۆستا مەریوان تەواو خۆمانی ناسینێکێکە لە دەرهێنەر و ئەکتەن دەرهێنەر و شانۆکار و ئەکتەرشە دان پێدانانەکەی تۆزێک جیاواز و بەڕاستی حەزەکەم بەردەوام بەڵێ بێگومان من چاوەڕێ ئەومە کرد ینی تۆزێک وەک هەر وەک بەشێک لە سیاسەکان تۆزێ پێچوانە بێنێتەوە وڵای بەڵام نا بەشێک ڕاستە خۆستێک ڕاستیەکان هەر دەرەکەون ئەم ڕۆژ نەبێ تۆزێک هەر دەرەکەی کەس ناتوانێت بەردەمی ڕاستەکان بگرێت ئەوەی چێکە لە حیوارەکانی ئەو نمایشەی بەم دوایە خەریکم ئشتیا بکەم کە باسی جینۆسایدەکە بە تایبەت جینۆسایدی ئافرەتان و نووسەرێکی عەرەبیش نووسیوێتیەوە بۆ کورد نووسیوێتیەوە سینارۆکەی ئەو نووسیوێتی بەڵێ تێکستەکەی ئەوە وەرم گێڕاوە و ئیشتەکەم هەڵبەت بە کوردی ئیشەکەم بۆ خۆمان و بە عەرەبیش نمایشەکەین بۆ وڵاتە عەرەبیەکان بۆی بزان ئەو لەسەر ئەو بەرهەمە قسەی زیاترەکەین بەڵێ ئێمە گەیشتینە ئەو خاڵەی کەوتمان شانۆیەکی کوردی نییە هەڵبەت کۆمەڵی هۆکاری هەیە ئێمە شانۆ بۆ ئێمە نوێ ینی ڕەنگە سەدەیە بێ ئێمە شانۆمان هەبێ ئەوە خاڵێکە خاڵێکی تر ئێمە نەمانتوانیەوە کولتوری خۆمان بپارێزین
لە ڕێی ئەدەب و شانۆوە ئێمە ئەتوانین هونەرەکان و ئەتوانین کولتوری خۆمان ئێمە شوناسی خۆمان بکەین وەکوونەتەوە دواتر بتوانین پارێزگاری لەو شوناسە بکەین و لە کولتوری خۆمان و لە مێژووی خۆمان بکەین بەداخەوە کۆمەڵێک گۆرانی کوردی ئێستا چوونەتە ناو لە وڵاتەکانی تر بە ناوی خۆیانەوە ئەوان کاری تێکەن ئێمە لە شانۆ ئەبێ شانۆیەکی نەتەوەیمان هەبێ ئێستا تۆڵی شانۆی ئینگلیزی ئەڵێ شکسپیر تەنانەت زمانێکی تایبەتی هەیە شکسپیر ئەمە زمانی شکسپیرە باشە مامۆستا ئێمە بۆ نەمان بێت هۆکارەکان وتمان ئێمە لەبەرەوەی کورد ببوورە تاکو ئێستا خاوەنی کیانێکی خۆی نەبووە تاکو ئێستا حکوومەتێکی نەبووە سربەخۆ بێ حکوومەتێ بێ ناوی حکوومەتی کوردستان بێت لەبەرەوە نەتوانراوە ئەو کولتورە بپارێزرێت هەرچیمان هەبوو خەڵکی تر بردوێتی بۆ خۆی یاخود پارێزگاری لێ نەکراوە و ون بووە بەداخەوە یعنی ئەمە ئیشی کێیە ئێمە چەندین ساڵە ئەڵێن ئێمە ئازادین و حکوومەتی خۆمان هەیە و تا ڕادەیەک ئازادی بەرقەرارە و ئەتوانین ئیش بکەین بەڵام بەداخەوە وەزارەتی ڕۆشنبیری ئەو کەسانی کە لە وەزارەتن ڕاوێژکارەکان بە تایبەت کەسیان ڕۆژێ لە ڕۆژانبیریان بۆ نەچووە کە شانۆیەکی کوردیمان هەبێ ئێمە بۆ خۆمان کە سنتەرێکەمان هەیە بۆ داکۆچیکردن لە مافی ئەدەبیات و هونەری کوردی کە پارێزگاری لێ بکەن ئەرشیفمان هەبێت باش مامۆستا ئێمە تخوات گەڕانمە بۆ قسەی کە وتت ئێمە لە خاوەندارێتی کردنا تۆزە دوورین ئێمە خاوەندارێتی داستانە کۆنەکانی خۆمانە کردووە شیرین و فەرهادمانێ تورکەڵەهی منە فارسەڵەهی منە شامارانمان هەیە شەڕە لەسەری بە هەمان شێوە لە کاتێکا ڕەچەتەکەی هەمووی گەڕێتەوە بۆ کورد ئەم خاوەندارەتی نەکردنە لە بەرهەمە ئەدەبەکانمان بەرهەمە هونەرەکانمان ئەخەیتە ئاستۆی کە ئایا ئێمەین ئێوەن بەرپرسەکانن لایەنە پەیوەندیدارەکانی کەن ئەو هەڵوێستە بیترە بێ هەڵوێستەمان هەبێت پێگومان وایە بە دڵنیایەوە ئێستا من باسی ئەوم کرد ئێمە لەبەرەوەی شوێنێکمان نەبوو ئەو شتانەمان بۆ پارێزێ لەبەرەوەی حکوومەتێکی سربەخۆمان نەبووە لای خەڵک ڕەنگە ما بێتەوە بەڵام دواتر بزر بوو بێترەوە نییە بە بۆنەی ئەم هەموو ڕەش بگیری و ئەم هەموو هەبوونی شوێن و کایەکی گەورەش مانای ئەوە نییە کە ئێمە ئەو بەرهەمە ئەدەبیانەمان ئیتر دەستی پێوە نەگرین و وازی لێبێنین ئەخۆ لە جاری جارانی شەبۆنمە تورک شتێکی وەهای نەبووە ئێران نەیبووە بەڵام بەپێی سەردەم هات خاوەندارەتی داستانەکەی کرد فلیمی لەسەر دەرهێنا شانۆی لەسەر دەرهێنا ئێمە هەتاوەکو ئەم ڕۆژ شانۆیەکمان نییە کە بەڵگە بیست بێ بڵین وڵایەوە تاوە داستانانەهی ئێمن ئەوان بردویانە پێم وابێ هەبوونی شوێنێکی یاخود کایەکی گرنگ بۆ پارێزگاریکردن لەو شتانە هێشتا وەڵامێکی قەنەعەت پێکەر نییە ئەوەیەکێ لەو خاڵانەیە کە من حەزەکەم باسی بکەم بەڕاستی یعنی کەسێک هەیە زۆر دڵسۆزە بۆ شانۆ و بۆ کوردستان و بۆ کەرکووک چەندین جار هاتۆتەوە لێرە پرۆژەیەکی هەیە ئەڵێک بە ئێمە فەرهەنگێکی کولتوری بکەینەوە پارێزگاری بکەین لەو ژێرخانە شانۆیی کە هەمان بووە تەنانەت کەرەستەکانی هی هونەرمەندەکان کە هەبووە کەرەستەی خۆی تایبەتی خۆی کە بەکاری هێناوە کامێرایە کە بەکارهێناوە لە درامایەکە لە شتێکە ماوەتەوە ئەو شتانە با پارێزگاری لێ بکەین بەڵام کەس ئاوڕی لێ ناداتەوە بوو لەبەرەوەی وەک ئێستا تۆ وتت بەداخەوە بەرپرسەکانمان خەڵکانی ڕۆشنبیریان کەمتیایە خەڵکی ڕەنگە جەنگاوەرێکی باش بێ پێشمەرگەیەکی باش بێ ڕەنگە قسەکەرێکی باش بێت بەڵام خوێنەرێکی باش نییە و ڕۆشنبیرێکی باش نییە ڕۆشنبیر ئەوەیە کە لە هەموو بابەتەکان شتێک بزانێ بەڵام لە بابەتێکە هەموو شتێک بزانێ یعنی خەڵکی کە تۆ ئەچی ئەبی بە سیاسەتمەدار کە تۆ ئەبی بە کەسێکی دەسەڵاتدار ئەگەر تۆ نەزانی دەربارەی پەروەردەی مناڵ هیچ نەزانی دەربارەی شانۆ هیچ نەزانی دەربارەی مۆزیک نەزانی دەربارەی ژینگە نەزانی دەربارەی تۆ ناتوانی بەرپرسارەتی هەڵگری ناتوانانی داکۆچی لەوانە بکەیت پرسیارێک بکەین سەبارەت بە شێوەشی گشتی لەسەر شانۆ تۆ باسی ئەوەت کرد کە لە هەفتاکان شانۆتان کرد و هەفتا هەشتاکان وە باسیەوەدا پێم بڵێ دۆخی شانۆ لە ئێستاە چۆن نەبینی پێ دوایە شانۆ کوردی مەبەستمە لە ئێستا
پێ دوایە 30 ساڵ 40 ساڵ بەر لە ئێستا دۆخی شانۆ باشتر بوو، پەیامەکان باشتر بوو، شانۆکان باشتر بوون یان ئێستا باشترە؟ لە هەندێک ڕۆ ئەو کات باشتر بوو. لە هەندێک ڕۆ کات باشتر ڕاستە بەڵێ لە ڕۆهونەرەکەیەوە باش نەبووە لەبەرەوەی کەسیان دەرچووی پەیمانگە و کۆلێژ نەبوون ئەوانەی کە دەستیان کردووە لەلایەن ئەکادمیەکەەوە باش نەبووە، بەڵام لەلایەنی ڕۆحیەت و کوردایەتیەوە باشتر بووە لەبەرەوەی بینەر بە تامەزرۆ چۆ بۆ نمایشەکان ئەوانەی کە ئیشیان کردووە لەوێ لە جیرفانی خۆیان پارەیان دەرکردووە لە ڕۆژانەکانی خۆیان بۆەوەی بتوان نمایشەکە بکەن. پەیوەندی بەوە نییە ماوەسا بۆ نەتۆڵی بینەر ڕۆژتۆ بۆ بە ڕۆحێکی نیشتیمانیەوە، بەڵام پەیوەندی بەوە شەو نەبووە بۆ لە ئێستاە چەندین پەنجەرەی تر هەیە ئێمە بۆ ئەوەی شتەکانی تر ببینین. بۆ ئێستا سینەما تەلەڤیزۆن لە ماڵەوە لە هەم ماڵی هەرێکێکمان هەیە، سینەما هەیە ئەتوانین هەر فیلمێک بتوێ ببینی چوزانم هەر شتێک هەیە. پێشتر لەوانەیە پەنجەرەی شانۆ پەنجەرێکی باش وێچێک لە پەنجەرەکەم، وەڵام ئێستا دایان پەنجەرەی ترێ پەیوەندی بەوە نییە کە ئەو کاتی خەڵک بەگەرم و گوڕ باش ئێستا لە زۆر وڵات ئێستا شانۆ زۆر پێشکەوتووە، یعنی بۆ نمونە لە سەقز کە شارێکی بچووکە کاچیتە فستیڤاڵی سەقزەوە بڕواکە هۆڵەکە بەرناکەوێت باشە، بەڵام لای ئێمە ئێستا تۆ فستیڤاڵێکی بە زۆر خەڵکی دێن بۆ نمایشەکە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی خەڵکە یاخود شانۆکانە؟ هۆکارەکەی شانۆکار هەندێ لەواگرێتە ئەستۆ باش ڕەنگە ئێمە نەمانتوانی بێ ئەو نمایشانە بکەین کە بینەر ڕاکێشین بۆ لای خۆمان. من باوەڕم تا ڕادەیەک بەوە نییە کە ئەڵێن تەکنەلۆجیاوای کردووە شانۆ نەمێنێت بۆ لەبەرەوەی بڕوام وایە بەس فەرم تۆڕونکردنەوە بۆ لەبەرەوەی شانۆ لە هەموو هونەرەکان و ئەدەبەکان کاریگەرترە، هەمووی لە خۆیەگرێ یەک دواتر پەیوەندیەکی ڕاستە و خۆیە، یعنی لە ڕۆزانستەکەی و ئێستا من و تۆ دانیشتوونە ڕەنگە کۆمەڵێ وەک ئەڵێن شەپۆل هەبێ شەپۆلی وانە حرەکەی دەست لە نێوانمان ئەو شەپۆلانە لە ڕێی چاوە لە ڕێی دەنگەوە لە ڕێی جوڵەوە بە تۆ بگا و بە پێچەوانەشەوە ئەوە تەنها لە شانۆ هەیە. ڕەنگە لە مۆزیکش تا ڕادەیەک هەبێ یا کە لایڤە بێ، بەڵام لە هونەرەکانی تر کەمترە بێ لەبەرەوە زانایان ئەڵێن کاریگەری زیاتر ئەبێ، یعنی لە قوتابخانە بۆ ئەڵێ ئەبێت تۆ وەسایل ئیزاح بەکاربێنی، یعنی کەرەستە بەکاربێنی بۆ ئەوەی ئەو بابەتە بۆ خوێندکارەکان ڕوون بکەیتەوە، لەبەرەوەی ئەو بە شێوەیەکی زیاتر لە هەستێ بەکاردێنێ بۆ گەیاندن و بۆ وەرگرتنیش، یعنی چاو و جۆ و ئیتر هەستەکانی ڕەنگە دەستی لێ ئەدا بەکارێ هێنێ ئەمێنێتەوە لە ذاکرە زیاتر ئەمێنێتەوە لە زیاتر ئەمێنێتەوە و کاریگەری زیاترە بێ بەسەریەوە. من ئێستا یعنی لە سەرەتایی هەندێک مامۆستامان هەبوو بەکاریانێنە هەندێک شتیان بەکارێناوە وێنەیەکی هێناوە دایناوە بۆم دەنکە فاسۆلای هێناوە بۆ ژماردن ئەو بابەتانەی هەمان بۆ مام زۆرا مێژی مام زۆرا بۆ ئەوانەی بۆ کردین بە شانۆگەری ئیشمان تێ کردەوە ڕۆڵمان تێگێڕاوە ئەوانە هەمووی ماوە، بەڵام بابەتە ڕەنگە هەندێ بابەتی زانستی هەبێ لە فیزیا و نادامشتانە لەبیرت نامێنێ. مەوەسا ئەو باڵێکت خستە ئەستۆی خۆتان و هاوڕەشانۆکارەکانتان با ئێمە تۆزێ لای بین و تێت ڕەنگە ئێمە بەپی پێویست نمایشەکانمان ئەوە نەبێت کە خەڵک ڕابکێشێ. من پێم وایە بەڕاستی کاتێک کە بیستین لە کەرکووکە شانۆیەکە کرێ زۆرترین هەوڵ دەین دەستمان پێی بگات و بینەر بین. پێم وایە کەمی کردنی ژمارەی شانۆکان یاخود ئەوەی کە زەمینەیەکی باش زەمینەیەکی گونجاوتان بۆ نەڕەخساوە بۆتان ساز نەکراوە قەیچەکە وەکو بیمەی کۆمەڵایەتیە با بیمەی هونەریش هەبوایە. لە هەموو وڵاتانی ئەوروپا شانۆکار شوێنێکی هەیە وەکو من مێز و کورسیەکی هەیە پارەیەکی مانگانی خۆی وەرەگرێ بەس لەبەرەوەی ئیشی شانۆوەکە. شانۆکاری ئێمامی بۆ بڕاوەتەوە ناوەڵڵا کاچی شانۆیەک ئەەکەی لەس ئەستوی خۆتان نایکەن مەگەر کەسێک کەسایەتیەک لایەنێک پشگیری تام بکات ئەویش بە کەمینەکەی. پێم وایە ئەو کەم و کوڕیە وای کردووە کە شانۆ لی سارد ببینەوە بینەریشی کەم بێتەوە. هەڵبەت هۆکارێک هەیە ئەوش بابەتەکانە ئێمە نەمانتوانێت بگەین بە دڵ و هەزری بینەر و بە حەز و ئارەزۆکانی بینەر ڕەنگە بۆ ئەم سەردەمە کۆمیدیا باشترین ئیش پێمە بیکەین بۆی زیاتر جایشتر بینەر ئاشکەینەوە بیهێنینەوە
لەبەر بەڕاستی زۆر کەس پێم بڵێ کەمە چییە شانۆگەریانە هەمووی ڕەشیە و ڕووناچیە و نازام چیە و جلێکی ڕەشتان لەبەرایە بەڕاستی حەقی خۆیەتی ئەم سەردەمەوە ئەخوازی ڕەنگە ئەبێ ئێمە ئەوەمان لە یاد نەچێت کە خەڵکێکی ئێمە ئیش بۆ ئەوان ئەکەین بۆ خۆمان ئیش ناکەین بۆ حەز و ئارەزۆکانمان هونەر بۆ هونەر ڕەنگە لای ئێمە بەکەڵک نەخوا و نەتوانین کاری لەسەرکەین دوو حکوومەت هونەر بۆ هونەر دەستەواژەی یەکێک لە ڕێبازادەبەکان بوو لە سەردەمی ئاین باشە مامۆستا لەسەر ئەو بابەتی تو بەختیار عەلی لە کتێبێکە لە خوێنەری کوشندەیە ئەڵێ نووسەر ئەو نووسەرەیە کە لە ئاستی بەرزی خۆی بمێنێتەوە دا نەبەزێتە ئاستی خوێنەر مەبەستەکەی ئەوەیە نووسەر دەبێت لەسەر بیر و باوەڕ و ئەتەکیەت و ڕۆشنبیری و پەروەردەی خۆی بنووسێ باشە بەردەوام بەرز بێتەوە هەر کاتێک نووسەر نزم بۆ لای خوێنەر کەواتە بە پێی ویستی بە پێی حەزی خوێنەرە نووسێ ئەو کاتیش ئەبێتە شتێکی بازاڕی بۆ نمونە لە هونەرە ئابینین ئێستا بۆ ئەوی هونەر ڕەواجێکی باشێ بێ کۆمەڵە هونەرمەندمان هەیە بۆ گوێگرەکان گۆرانێڵن گۆرانەکان بۆ نمونە هەفتەیەکە و بەرجێمان نامێنێ بەڵام کاتێک کە هونەرمەندێک بۆ ئاستی سەقافی خۆی و بیرکردنەوەی خۆی گۆرانیێڵێ گۆرانەکان ئەمێنێتەوە یعنی بۆ چونێت تۆ لە شانۆ کاڵەی ئێمە دەبێ بە پێی خواستی بینەر ئەوی شە بکەین پێدوانیە کرچ و کاڵە بێتەوە پێدوانیە ماهیەتی شانۆ خۆی لە دەسەدا یعنی تۆ بڕات بۆن تۆ شانۆکارێکی 30 ساڵ 50 ساڵ لازم نوتەیە من نازام چەندێک یعنی ئێستا تۆ بۆ ئەوی ڕەواجی شانۆ پەیدا بکەی ئەتەوێ بێ بە پێی خواستی من شانۆ بکەی ئەمە تەناقوز نییە لەگەڵ بیرکردنەوەی خۆتە نه ئۆکێ فەرموو تۆ طه حسێن باڵێ نووسەری گەورەی عەرەب پێڵەن پێڵەن ستایلەکەی کوردشە السهل الممتنع یعنی ئاسانە بەڵام قورسە کە بیت تۆ وەکو ئەو بکەیت یان وەک نمونەیەک ئەمە بوو لە بەروی ئەوەی ئەیخوێنێتەوە لە طه حسێن ئەگات بەڵام ئەو ستایلی کە پێی ئەنووسێ خۆی من و تۆ ناتوانین لاسایی بکەینەوە لە نووسینەوە ئەوە هونەرە باش کە من بێم لەگەڵ یعنی لەگەڵ هزری کەسێکی کرێکارێک کە لەبانەوە تا ئێوارە ئیشەکە لەبەر خۆرەکە ئیشەکە کە دێ بۆ نمایشەکەم لە نمایشەکەم بگا خەڵکە بووە لەم شارە ئیشی کردووە ڕەنگە ئێستا جۆشی لێم بێت ڕەنگە تێشی قارز بێ بەڵام هەری لێم تۆ ڕاستەکان ئەڵێ فەرموو وتوێتی من یەک کەس بێ لە نمایشەکەم تێبگا بەسە پێ دوای شتا هەڵەیە یعنی تۆڵی ئاسان مانای قوڵ یان گران و بەڵێ بەڵێ ئاسان بێ لە وەرگرتن تۆ فەلسەفەیەک تەیە شانۆ ئەدەب فەلسەفەیە تۆ دی وردیەکەیتەوە بۆ بینەر بۆی لێ حاڵی بێت تۆ بێبی فەلسەفێنی زیاتر چیت لێ حاڵێ بێت باشە مامۆستا شیرین تۆ شانۆی دوا ڕۆژەکانی پاڤلۆت بینی لە کەرگوو نمایشکرا لە شارەکانی ترش تۆ پێت چۆن بوون لە شانۆیەکی پێت چۆن وەکو کەسایەتی خۆت زۆر پێم باش بوو باشە وەکو مامۆستا مەریوان وتی ئاسان بوو بەڵام ماناکەی قوڵ بوو من دوای کە ڕۆشتمەوە لە هەندێک دێر لە هەندێک نمایش لە هەندێک دیمەن ئینجا تێگەشت ئەوانەوە وەک نمونە هێنەوە بۆی تێبینەوە زۆرێک هەبوو لەسەر ئەو نمایشە کە بینەرێکی زۆر زۆریە و بەڕاستی چەندی ڕۆژ نمایشکرا لە هەولێر و لە ستێوانی و لێرەش زۆرێک هەبوو پێیانەوت ئەمە بنەما سەرچەکانی شانۆی لەدەستداوە و نەقدشیان کرد بەڕاستی زۆرێک بەڵام بینیشمان ئەو هەموو بینەرەی هەبوو بۆچوونی تۆ لەسەرەوە چێ مامۆستا تۆ بۆ بینەر ئیشەکەی ئێمە پێویستمان بۆ جۆرە نمایشانەیە بۆی بینەر جارێکی تر بێتەوە بۆ شانۆکەمان بۆی بتوان مخاتەبەی وجدان و عەقڵی بکەم باش من ئیش شانۆکار چییە شانۆ بۆ چی یعنی بۆ من شانۆکەم بۆ خۆم یەکەم بۆ ئارەزوی خۆم ئەگەر تەنها بۆ ئارەزوی خۆم بێ ئایەتەوەکو خەڵکەیە بۆ فستیڤالەکان ئیشەکات تەنها و لە فستیڤالە چێ نمایشەکە لێرە نمایشەکەیان نایکا ئەچێ بۆ فستیڤال خەڵکە بووە توێتی پێویست ناکە لێرە نمایشیکەم بۆ فستیڤال من ئیشەکەم ئێمە بۆ خەڵک ئیشەکەین ئەبێ خەڵک چێژ و کەڵک لە نمایشەکەم بینێ کە چێژ و کەڵکی تێنە بوو تاتیکای تێنیە من ئەوە نییە بێم لە شانۆکەمە کۆمەڵشتی ئەدەبیاتی و فەلسەفەی قورس و ئەدەبیاتی قورس بە خەڵک بڵێمەوە کەلەی تێنەگا بچێتە ماڵەوە ئێستا بەڕێزی فەرمووی کە چووە ماڵەوە شت مابوو لە مێشکیا پرسیار تۆ ئەبێ ئەو پرسیارە دروستکەی لە شانۆ ئەگەر نەتوانێت پرسیارە دروستکەی تۆ شانۆکارنی تۆ شانۆت نەکردووە نەتوانێت گۆڕانکاری لە هزری
تاکەکانە بکەیت کەواتە نەتوانێت تاک دروست بکەیت ئێمە بێ لە مناڵەوە تاک دروست بکەین بە شانۆ دروستیکەین بەڵام بەداخەوە حکوومەتەکەی ئێمە لەبەرەوەی خەڵکی ناڕۆشن بیر ئەی بابڕێەوە لە وەزارەتەکان مستەشاری هەیە عیلاقەی نییە بە هونەرەکەەوە یا کەسێک کاروە بۆ خۆی حەزی لە هونەرە یا ناوی دەرچۆی تراوە نیە داڵەکە بەسەرێەوە نوشتوتەوە بۆ بە هونەرمەندێک و بەڵام لایەنە ڕۆشن بیرەکەی لەو ئاستەیان نییە کردویانە بە مستەشار بیر لەم هەموو شتە ناکاتەوە بۆیە ئیشەکان کاڵ و کچ دەرەچێ ئێمە شانۆیەکی ملیمان نییە شانۆیەکی نەتەوەی کوردیمان نییە هەموو وڵاتەکان هەیەە فەخری پێواکەن باشترین خەڵکەکانە بن لێ ئیش بکە بۆی نمایشی زۆر گەورە دروستکەن و بیبن بۆ وڵاتەکان بڵێن ئەوە شانۆکەی ئێمەیە ئەیماڵستان نەداوە هەمان بێ هەوڵدان هەبووە بەڵام سەرکوتەکرێ لەبەرەوەی ئەو کەسە لەلایەنێکە من لەلایەنێکی ترم ئەویتر لەلایەنێکی ترا بیرکردنەوەی من بۆ شانۆ جیاوازە تێڕوانینی تۆ جیاوازەهی ئەو جیاوازە ناکرێت هەندێک لە هۆیەکان خۆمان شانۆکارین بەداخەوە هەموو شتێمە نابێ بشخینە سەر حکومت ڕاستە حکومت زۆر کەم تەرخەمە لە کەرکووک نەیان توانێت تا ئێستا هۆڵێ دروست بکەن وانە کۆمەڵێ لە بوجەکەی کە دێ بۆ کەرکووک دەرگایەکەیە دەرگای سەرفی فەنی پێڵەن هونەری پێڵەن بەکار نایەت ئەو دەرگایە بۆ شتە هونەرەکان وەلە بە زۆربەی بەرپرسەکان شمتووە من گۆشیان ڕەنگە لێم بێ ئێستا حەزەکەم جوان لێ بێ پێیان وتۆ دەرگایە بکەنەوە با فستیڤاڵ بکەین لە کەرکووک با ئیش بکرێ لە کەرکووک با هۆڵ دروست کرێ بۆ کەرکووک چەند هۆڵێکمانێ بۆ چاک ناکرێتەوە تا ئێستا بە چەند کەسم وتووە ئەوە تا هۆڵەکەی کە مناڵ پارێزان هۆڵەکەی ڕەحیماوە ڕەحیماوە شوێ ڕەحیماوە ئەوەی خاک بەڵێ 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 دانێکی ترشێ بۆ چاک هۆڵێکی باشە قوتابخانەکان بەڵێ بەڵێ هۆڵی چایکی قوتابخانەکان 3 ساڵە داخراوە نوێژەنێکەنەوە باشە و بە هەموو کەسشی نادەن ینی 3 ساڵە داخراوە بەس بۆ نوێژنکردنەوە هەندێک مەسائلی سیاسی مامۆستاوتە 3 ساڵە داخراوە بەس بۆ نوێژنکردنەوە نوێژنکردنەوە ینی چی بەتەمان بینایە گەورە دروستکەن یاخود هەر بیناکەیە تۆزە بۆ یاخود شتێکە نووسرەوە نوێژن بۆ 3 ساڵ 30 ساڵی پێچە ئەو هایە ئەی ئەو هۆڵانی تر بۆ چاک ناکەنەوە بۆ خاک چاک ناکەنەوە لە ناو جەرگی کوردایەتیە منطقە کوردەکانەوەیان بۆ چاکی ناکەنەوە بۆی من بچم لەوێ نمایش بکەم بۆی گەنجێ تازە هاتوۆتە پەیمانگە دەرچووە لە پەیمانگە گروپی هەیە ئەوە هەیە حەزەکە ئیش بکات تمۆحی هەیە شوێنی نییە نمایشی تێ بکات بۆ نایکە ماوەیەک چیپە هونەرەکان شانۆیەکان بڕێ پاریان وەرگرت منحا بۆ خۆیان ئەبردەڕێەوە ئیشیانە کرد ئێستا ئەوەش نەماوە منە بە پەنا بەرمە بەر من طبعا لێرەوە ڕێزمەیە بۆ هەندێک لەو بەرپرسانە کە بەڕاستی بەهانامانەوە دێن چ بۆ نمایشەکانی ئێرە چ بۆ فستیڤاڵ چ بۆ ناردنمان بۆ ئەملاولا بەڵام ئەمە ئیشی ئەوان نییە ئیشی ئەو نییە بەرپرسێک بێت ئەمە بەرپرسێکی حکومی ئەبێ بیکات ئەبێ کەسێک هەبێ لێرە لە شارەکە معنی بێت ئەبێ ڕاوێژکار هەبێ لە پارێزگا بێ ڕاوێژکارێکی هونەری هەبێ کەسێ بێ شارەزا بێ لێزان بێ بۆی ئەو ئیشانە ڕێک بخە بیبا بەڕێوە دەستخۆش مامۆستاگیان دەسوخەتی شانۆیتان و هێز و توانای شانۆی و هونەریتان یەخوار لە پلە بەرز بوونەوە پایە بەرزی دابێت زۆر زۆر سپاس بۆم ئێوارە زۆر زۆر سپاس بۆ ئێوە و بۆ ئەم بەرنامە جوانەتان زۆر سپاس بۆ تۆ سپاس بە هاوکارانمان لە پشتی کۆنتترۆلەوە بە هیوای توانی بێتمان پەیامێک لە دیوی شانۆی بەرەنگاریەوە بگەێنین بە شوێنی مەبەست بەڕاستی ئێمە وەکو تاکی کەرکووکی وەکو خەڵکێکی ئاسایی شاری کەرکووک پێویستمان بە ئێوارە شانۆیەکە پێویستمان بە ئێوارە مۆسیقایەکە پێویستمان بە ئێوارە ئەدەبیەکە بۆی هەموو ئەو تەپوتۆز و ماندوویەتی و جەنجاڵی کە لە شارەکەماندا هەمانە قەیچەکە ئێوارانێکمان پێ بەخشن بە ئاوا بێت ئەوانەی کە دەتوانن و کۆنتترۆڵەکەیان لەژێر دەستدایە بە هیوام هەمووتان ساڵ و سەلامت بن و پشوێکی باش بەسەر بەرن سپاس بۆ هاوکارم لەگەڵم دابوو لەلای منەوە کاتێکی شاد و خواتان لەگەڵ هەر شاد بن بەختەوەرون خواتان لەگەڵ